باسی بابەتێکی زۆر گرنگەکەین ئەمڕۆ کە بە بڕای من هیچ کام لەم بابەتانە ئەوەندە خەڵک لای گرنگ نەبووە لە ماوەی کەمتر لە چەند کاتژمێرێکە 265 کەس پرسیاریان لەسەرم بابەتە کردووە بابەتەکەش دواکەوتنی قسەکردنە لە مناڵانە و لە هەمان کاتە زمانگرتن و چۆنێتی چارەسەری ئەم بابەتانە بۆ باسکردنی ئەم بابەتەش بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی بەڕێستان من میوانداری بەڕێز فەرزاد مەحمودیانم کردووە کە پسپۆر و ڕاهێنەری نێودەوڵەتیە لە بواری ڕاهێنانی قسە و زمانگرتن و حاڵەتەکانی دیکەی پێویست بەوە کە یەکێک باسییانەکەین بانیت باش و بەخێر بیت سپاس مەمنون سەلام باشە با پرسیارەکە لەوە بکەین وا هەستەکەیت کاک فەرزاد کە ئەم بابەتی دواکەوتنی قسەیە ئەوەندە بەربڵاوە ئێستا یاخود جاران هۆکارەکانی پەیوەندی نەبووە تا خەڵک ئاگای لە یەکتر بێ یاخود بە پێچەوانەوە هۆکارەکانی پەیوەندی و تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەکارهێنانی سکرین و ئایپاد و ئەو بابەتانەی دیکە هۆکارن بۆ دواکەوتنی قسە و دابڕانی مناڵ بەتاکێت ئەوانە هۆکارن بۆ دابڕانی مناڵ چۆن مناڵ کاتێک کە جاران تەکنۆلۆژیاوە ئایپاد و مۆبایلشەکەم بوو گشتیان بێکەوە کۆمەڵ لە کۆڵانە بێکۆ یاریان نەکرد و بەیەکۆ قسەیان نەکردوە هەروەها مناڵ لە مناڵەوە قسەکردن فێر دەبێت ئێستا ئەو ماوەدانە کولەن گیراوە کولەن مناڵیان لە ماڵەوە سێژن کردووە بە ئایپادێک یا تەلەڤیزیۆنێکەوە بەڵام من پێم خۆشە پێشێکی سەبارەت بە یەک شتێ باسکەم بۆ تەواوی ئایلەکان کە بزانن بە دواکەوتنی قسەکردن چۆنە کە دوای ئەو بکەونە دوای دەرمانەکەی بیدایت مناڵ کە دەست بە قسە کات دەنگهاک دەرێنەوە و دەنگی کۆتر وایە کە پێڵن کوینگ دوای هێواشەواش کوینگی پێڵەن وەکو دەنگی کۆتر وایە دوای ئەکرێتە حدودی 6 مانگ تا 8 مانگ بابلینگی پێڵەن مەسەلەن ئەڵێ با بێمەعنایە دوای لە 8 مانگ تا 1 ساڵێکی ئەوە بە ئینتۆنیشن بابلینگ ینی دەنگ پێیاکە ئەڵێ ئەوە لە بێمەعنایە هێشتا لە 1 ساڵێکیە دەسەکا بە وتنی وشەی بە تاو معنادارم بۆ ناڵێت دایە باوە ئاو نان کە حدودی دەوشە ئەڵێ لە 1 ساڵیە تاگێتە 2 ساڵ ئەوە بە 2 ساڵ ڕستێک وشەی ئەڵێن ئەم ناڵانە تا 50 بۆ 100 وشە قساکەن ناوی ئەندامهای جستان ڕاحەت ئەڵێن هێواشەواش ڕەنگەکان جیاکەنەوە ببمە 3 ساڵ ڕەنگەکان زۆری ئەناسن ڕستەی سێ وشەی ئەڵێن دوای و پرسیارەکانمان ئەدەنەوە حدودی 250 بۆ 300 وشە ئەیڵێنەوە ئەو مناڵانە هەروەها بە 4 ساڵش هەروە ڕستەکانیان توولانیترێ بێتەوە بە 4 وشە ئەڵێن لە کۆڵان چی پێش هاتووە تەلەڤیزیۆن چیان دیوە چیرۆکە بۆ گێڕنەوە هەروەها ئەم مەشاکلە ئەم شتانەتان زۆر بۆ جوان بۆ باس ئەکەن ئەم باسم کە بۆ کردبووەوە کە ئایلەکان بزانن لە چ تەمەنێکە ئەو مناڵان چ کێشەیەکیانێت کەواتە با بڵین ئەگەر مناڵ لە 1 ساڵە چی نەکرد ئەبێ ببیندێت یا هەست بکرێت کە بیستنی باش یاخود قسەکردنی لە دوای مناڵ ئەگەر لە 1 ساڵە سەیریەکەن ئەگەر تعدادی وشەکانی زۆر کەم بێت تەرکیزی زۆر کەم بێت چۆن مناڵش بە پێوە تەمەنیە چێت سەرە تەرکیزیشی لەگەڵیا ئەچێتە سەرەوە بۆ نمونە لە 1 ساڵە تەرکیزی یەک کاناڵەیە یەک کاناڵ مەبەستم ئەوەیە کە یاری ئەکایەتە تەرکیزی بە دەوروبەری خۆ نییە ئەوێ بە 2 ساڵ تەرکیزیە بە 2 کاناڵە یاری ئەکا جوابی منیش ئەداتەوە کە پرسیاری لێ یەکەم ئەوێ بە 3 ساڵ یاری ئەکا جواب منەداتەوە ئاوەکەشی لەگەڵ یا ئەخواتە ینی سێ ئیش بەیەکەوە هەمزەمان ئەیکات بەڵام لە 1 ساڵیە مناڵ زۆر جار ئێمە تەشخیص نادەین بۆ حکمی ئەوە کە هێشتا تەمەنیشی چکۆلەیە تا 2 ساڵ ئەو مناڵە جێی هەیە کە شت فێر بێت زۆر مناڵ هەیە بە پێی ئەوە کە مەسەلەن لە کۆمەڵگاکەیە چۆنە ژینگەکەی چۆنە تا 2 ساڵ بۆ 2 ساڵ نی جێی هەیە کە ئێمە تەشخیصی ئەوەی لێبن کە بەدوا کەوتە قسەیانە باشە کەواتە با بینە سەر پرسیاری ئەوانەی کە وەکوتم پرسیارشی زۆر کراوە یەکێک لەوانە ئەڵێ مناڵەکەم ساڵێک و مانگێکە هەستەکەم شتەکان تێدا بەڵام هیچ وشەیەک ناڵێت ئەمە چی بکات ئەمە شتێکی زۆر ئاساییە لە ناو مناڵێک 1 ساڵ و 1 مانگە چۆن ماسوولکەکانی هێشتا بۆ جۆرەکە بڵێ بەتوانان نییە ئەبێ ماسوولکەکانی بەتوانە بێ لە کاتی ئەوە کە وشەکان ئەزانە بەیانی کا هەمیشە ئەڵێ مشتی مناڵۆک و پەرداخێ وایە تا 2 ساڵی ئەبێ پڕیکەین لە وشە
دوای 2 ساڵی هێواشەوە شوشەکان دەرەبڕێ بەڕای من ئەو مناڵە فعلەن هیچ کێشەیەکی نییە تا 2 ساڵ 2 ساڵ و نیجێ هێشت فێر بێت زۆر باشە کەواتە بابینە سەر پرسیارێکی تر یەکێک ئەڵێ من هەموو ئەو ڕێگەیانم بەکارهێناوە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان پزیشکان بڵاویان کردوێتەوە بەڵام هیچ سوودم نەبینیوە مناڵەکەم هەر قسە ناکە گلەیەکەی من لەم دایکە خود لەو باوکە باناوی نهێنین ئەوەیە کە ینی مناڵ لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە چارەسەر ناکرێت تۆڕە کۆمەڵایەتەکان تەنها بۆ ڕێنماین بۆ چارەسەر نین بەڵام تۆ بۆم تەواو کە بزانم چی بکات بەتاکید وایە چۆن تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر شت ئەنووسن خۆ ئەمانە کولە زمینەیەکی ئاکادمی نییە هەر کەسە بخۆشە شتێک ئەنووسێ لە ناو تۆڕە کۆمەڵایەتیە بیستویەتی بڵاوی ئەکاتەوە شاید ئەو شتە دروستیش نەبێت یا مەسەلەن ئەمە هەر لە ناو ئایلەمانە 5 بۆ نمونە 5 براو خۆشکین هەر کامێکمان خەسڵەتێک و خاصێتێکمانەیە ئەو شتێکە لە تۆڕە کۆمەڵایەتی بڵاوکرێتەوە عامە ئەبێ ئەو مناڵە بێت بزانین لە چه ئاستێکا وەستاوە چۆن ئێمە دووشت لە نەزەراگرین بۆ منداڵ یەکێک تەمەنەکەیەتی یەکی ئەقلەکەیەتی هەنە جار ئەبینێ مناڵە تەمەنی 4 ساڵە عقلەکە لە 1 ساڵە وەستاوە وەختە سێری کۆڕی تۆڕی کۆمەڵایەتی ئەەکەین ئەو شتەکە باسیەکە بۆ 4 ساڵە ئەمە 4 ساڵەکە بەکارێرین لە حاڵەتێکە عقل مناڵە لە 1 ساڵەکە وەستاوە یەکێشترە لە مناڵەکەم 3 ساڵە وشە فێرە بێ و بیرێچێتەوە فێرە بێ و بیرێچێتەوە ئەمە لە چ حاڵەتەکە ئاسایی نییە بۆی ورتر وەڵامەکەی بینەوە لە چ حاڵەتێکشا بە حاڵەتێکی ئاسایی داهاندێ و تەنها خۆی چاودێری بکەن لە حاڵەتێکە ئەم ئاسایی دانانین ئەوەیە کە وشەی کەمتر بێت بۆ وتم لە 3 ساڵێت تا 300 وشەشە قسە بکە ئەمە دین ئەیبینین ئەو مناڵە 100 وشە زیاتر ناڵێ ئەوە بینین ئاسایی نییە ڕستەی سێ وشەی ناڵێ ئاسایی نییە بۆ نمونە جوای پرسیارەکانی ئەمە ناتۆ ئاسایی نییە ڕەنگەکان ناناسێ ئاسایی نییە تەرکیزی لە خوارۆیە ئاسایی نییە ئەو عینە ئەبینی ئەو وشە یەکجار ئەیڵێتەوە چۆن ئێمە زاکرەمان سێ زاکرەمانە یەکێکی زاکرێکی ئانیە فەوری ئەیڵێت یەکێکی زاکرێکی کورتەخایەنە ڕاگیریەکەیەکێکی درێژخایەنە ئەو مناڵە شاید ئەو تەرکیزی لە خوارەوە بەس بتوانێت تا کورتەخایەنەکەی بۆ نمونە 2 ساعت 3 ساعت ڕاگیریکە دوای لە بیری ئەباتەوە ئەبێ ئەمانە کولەم ببینم بزانین چۆنە یعنی ببینین ئەبێ ببینین بزانین ئایا ئەو مناڵە بێجگەلەوە کێشێتیشی لەگەڵا چۆن ئەکسەری ئەم مناڵانە کە دێم بۆ لای ئێمە مەسەندێکەکان پرسیارەکەم بەس قسەکردنەکان لە مێشکایە شاید ئەو مناڵە بۆ نمونە فرێژوڵەیەکی لەگەڵا بێ شاید مەسەلەن حاڵەتە پێویست ببینینەکە بەتەکیت باشە باسی کەمێک لە نیشانەکانی ئۆتیزم بکەین بەڕێزە دۆکو و ڕاهێنەرێک ئەو حاڵەتانی کای بینیت چ نیشانەیەک زۆر سەرەتاییە بۆی کە هەست پێ مناڵە بەرەو ئەوە چێت کە بە تەواوی نیشانەکانی تری ئۆتیزمی تیا دەرکەوێت لە چیا زۆر ئەبێ دایک و باوک ورد بن یەکێ لە نیشانای سەرەکی ئۆتیزم کە دانا ئای کۆنتاکتە ینی سێکردنی چاوت ناکە بڵێ یەکێکی ئەوەیە دوو ئەمە چ کات پێویستە مناڵ سەیری چاوت کە مناڵ قادەتەن هەر لە دایکە بێت سێری چاوەکە بە جوان ئەو شتە بەڕوونی نابینێت چۆن ێستا ماڵێ مێلانین یا ڕنگدانەکانی چاوی زۆر جوان تشخیص نادا کە ئەو ڕەنگە چۆنیە و شقڵە چۆنە هێواشاشتا گەوراوێ جوانتر تشخیصی ئاب مەبەستە سەر و 1 ساڵەکە سەیری چاوت نەکەوە بەڵێ سەر و 1 ساڵ وەلێ لە مناڵش هەر سیرەکەم وەلێ سیرکردنەکەی معنادار نییە دوای 1 ساڵ سیرکردنی مناڵ معنادارترێت حرکاتی ئیزافەیە بۆ نمونە بەدەستی زۆر یاری ئەکا قەپلە خۆیە گرێ یا خۆی تحریکەکە بۆ نمونە ئازاری پێگەسم بۆی مهم نییە یا سێری شتایەکی ئەوە سوورەیەکە یا بە ژێرچاو سێری شتەکات یا اینکە بۆ نمونە شتێک بەکار ئێرێ کە بۆ مەسەلەن کارێتر بەکاردێ بۆ نمونە سەر منجەڵە گرن سەر منجەڵ قاعدەتەن و سەر منجەڵە بێ وایە ئەوە گرێ ئەی سوڕێنێ خۆ بۆ سوورانی دروست نکراوە سەر منجەڵ بەس ئەو سوڕێنێ یا بۆ نمونە قسەکردنەکەی ئەکات بەڵام جێی ناوەکە و فعلەکەی غەڵەتەڵێ بۆ مناڵە من نان ئەخۆی ناڵە من نان ئەخۆم هەنێکوان قسە بکەنەوەی ئۆتیزم زۆربیان بڵێ زۆربیان بڵێ توان بەڵام جێ فعل و ئەمانەیان غەڵەتە ینی زەمیر و ئەمانەیان تۆزە غەڵەتە دروست بەکاری ناهێنن ئەمانە کولەن لێڤەل‌هایەک و تشخیصایەکی ئەوەڵیەکە ئەمەلیانە تۆ ڕێنمای چیە بۆ دایکان و باوکان بۆی مناڵ ئەوەندە قسەی دوانەکەوێت وەکوتم ئەو هەموو پرسیارە هاتووە ئێمە لە هەر بابەتێکی ترا کە باسمان کردووە ڕەنگە بە نیوەی ئەوەش پرسیار نەهاتوێت کەواتە ئەشێ ئەم بابەتە زۆر جدی بێ لە دایکان و باوکان و زۆریش بڵاو بێ
فەرمایید چی بکەن دایک و باوک چۆن کات بن بە مناڵەکانیان چۆن ڕەفتاریان لەگەڵکەن بۆی قسەکردنیان بەرەو پێش بچێت قاعدەتەن ئەو مناڵەکە لە دایکەوە وەکو سەفەیەکی سپی وایە ئێمە خۆمان شتیان نووسین بەداخەوە کۆمەلگامان ئیسەوای لاتە ژن و پیا و بێکەوە ئیشەکەن خواخواان ئەو مناڵە دێنە ماڵە دەنگی دەرنێ گریانی نێوێت یا ئایپۆدەکانە دەسیا مۆبایلەکانە دەسیا تەلەڤیزیۆنێکی بۆ گرن ئەو مناڵە بۆ ژیرە ئەمە زۆر خراپە چون ئەشعەیەکی مشک پووکەکاتەوە خۆشتان باشتر ئەزانن ئێستا مەسەلەن جامعەکەمان وایلاتە ئێستا کتێب زۆر کەمترە خوێنەوە بەس مۆبایل بگرە بەدەست و 2 ساسەی مۆبایلەکەی کتێب بگرە بەدەست و لەوانەیە مەسەن تااقەت نێت 10 دقیقە سێرێک یا ڕقمی تاو ئەم شارە حفظ بوو ئێستا بپرسە ڕقمی براکە و چێنێکە لە زێنتە چێت بۆچی چۆن ئەو ئەشعای مۆبایل وشە واقع مزڕە ئەمانە ئانە دەست ئەو مناڵە یان کە مەسەلەن ئەچنە دەرەوە یاریەکی بۆ ئەکڕن پارێکی زۆری پێ ئان بەس ژیری ئەکا ئەو مناڵە من پێشنهادم هەیە بۆ ئایلانە خۆ ئەو مناڵەکە لە دایک ئەوێت وەزیفەیەتی بگەێنێ بە ئاستێکە و ئەو مناڵەوادی کۆمەلگاکە بە دروستی کاتێک چۆن لە دەرۆدانێ بۆ برادری بۆ ئەملا ئەولای کاتێکی شەراوە تەرخانکە بۆ مناڵی لەگەڵ یا یاریهایەکی فکری و تەرکیز بکە لەگەڵ ئەو مناڵای یاری بکە فێری قسەکردنی بکە ئەمە هەموو ڕۆژێکمە هەموو ڕۆژ ئەبێ وابێت چۆن ئەو مناڵە پێویستی بەوە هەیە مستەمەڕ ئەو شتێ لێ تێکرار بکەیتەوە تا فێر بێت بنیام هەر بە یەکجار شتوتن واقعا شت فێر نابێت باشە بۆ باسی زمانگرتنیش بکەین زمانگرتن لە چ حاڵەتێکە بە ئاسایی دانرێت و لە چ کات و تەمەنێکی شا و بۆ ماوەی چەندێک بخایەنێ ئەمە پێویستی بە چارەسەر و ڕاهێنان هەیە زمانگرتن قاعدەتەن لە 2.5 بۆ 6 ساڵ زۆر مناڵ تووشی زمانگرتنە بێت پێڵەن NNF یا نۆرمال نانفلوئنسیا زمانگرتنێکی ئاسایی بۆچی توش ئەبێ لە 2 ساڵ و نیوە هەر ساعتێ 1 و شە فێرە کە دەری بڕێ بەڵام ماسوولکەکانی ئەوە لاوازە ناتوانێت بێڵێت گشتیوە من هەمشە ئەو مسالانمەڵم وەکو ڕەحەتیە وایە لەسەر فەرەح لە خوارە تەسکە ئەبێ هێواشاش لەسەر وشەکان بڵێ لە خوارە دەری بڕێ بەڵام ئەمە نەحمەوە بێڵێ بەخێرایی ئێڵێ کە ئێڵە زمانی ئەیگرێ ئەمە شتێکی ئاساییە تانکە ماسوولکەکانی لەگەڵ مێشکیا ڕێکەکەوێتەوە بەڵام زۆر دایک و باوک فەورن ئەڵەن بۆچی وا قساکەی ئاگای ئەکەنەوە کە ئاگادار بکەنە ئەو مناڵە هۆشیاریکەنەوە ئەوێ زمانگرتنێکی نائاسایی ئەی کەی هەست بکەن کەم حاڵەتەی تر بەرەو نەخۆشی یا بەرەو چاک نەبوونەوە ئەچێ و پێویست بە ڕاهێنانەکە لەو کاتۆکە دەست پێیەکە زمانگرتن تا 6 مانگ 7 مانگ 8 مانگ ئاسایی ئەبێ بوێستن بەس بە شەرتە ئەو مناڵە ئاگادار نەکەنەوە لە کاتێکە تۆزە مەترسیدار ئەوێت کە ئەو مناڵە خۆی بڵێت مەسەلەن بۆچی وا قساکەم یا دەستگرێ بەبەردەمیەوە یا لە بچە پچ قسەکە یا لە ناو کۆمەلگا وارد نەوێ یا لەگە برادێکە قسەنەکە ئەو ئەینا ئێڵێن تۆزە مەترسیدارە چۆن خۆی هەست بە و کێشەی خۆی ئەکا باش حاڵەتێک زۆرە بینم ئەڵێ مناڵەکەم لە مۆبایلەکە هەموو شتێگەزانێ ڕسمی فلانە کەس ئەوە لێ ئەکا و فلانە بەرنامە ئەکاتەوە لە هەموو شتێکی شتێگا بەس قسە ناکە مانە پێویستیان بە ڕاهێنان هەیە یاخود هەر لێیان گەڕین خۆیان چاکە بن ئەمە حاڵەتێکە بۆ منە علاقەی ئەو کەسەیە حەزی ئەو کەسەیە بۆ منە حەزی لە مۆبایلە ئێتە دەستی ئەسەن جەرگ و دڵێ و مۆبایلایرێتە دەرەوە ئەوە گەڕێتە بۆ علاقەی ئەو مناڵە ئەوە نایە بناسیین چۆن زۆر کەس دێ بۆ لای ئێمە مەسەڵەن ئەڵێ سەگە ناسێ ئەڵێن ئەوە چییە بۆ منە کارتی سەگەکەی پێنیشان ئەڵێ حەو ناسین نییە دەنگە وایە بڵێ ئەمە سەگە ناوەکەی سەگاوە لێ حەو ناسین نییە دەنگەکەیەتی ئەو جۆرانە ناسینانە کە دایک و باوک وا فکرەکات و ئەناسەوە ناسین نییە بۆیە مەسە وا فکرەکات وڵە هیچ فێرنا یا قسە ناکە هۆکارەکەی ئەوەیە مۆبایلیش کە ئانە دەست ئەو مناڵە ئەوە جۆرە حەزێکە کە ئەو مناڵە بەکارێرە بۆ نمونە زۆر کەسێ لە بیرکاریە تەبەحوریە بەڵام بەحسێکی تۆبی پێ بێ ئەسان هەر فێر نابێ ئەوە گەڕێتەوە بۆ حەزی مناڵە کەواتە پێویستیان بە ڕاهێنان هەیە حاڵەتانە بەتەکید ئەبێ بێت بۆچی چۆن ئێمە زۆر دایک و باوکە دێ بۆ لایمە مەسەن ئەڵێ سێو ئێنێ ئەی ناسێت بۆ منە سێوەکە ئەبیناڵە سێو بەڵام وەخت ئێمە پرسیارێکی لێکم بۆ مناڵە سێو چییە؟ ئەمێنێتەوە یاڵە کەوچێک ئەڵەن کەوچێک بۆچی بەکاردێ ئەمێنێتەوە ئەوە ناوێتە ناسین بۆ ئەو مناڵە چۆن ئەشە بزانێت کاربوردەکەواتە ڕاهێنانیەوێت بەتەکید دایکێگەڵە مناڵەکەم 5 ساڵە حرفی کاف ئەکا بە ت لەو حاڵەتە ئێمە ئەگەڕێتە بۆ حاڵەتایی کە پێڵێن ئارتیکولیشن یا تەولید یا ئەو دەربڕینی وشە
لەو حاڵەتە ئەبێمە بین سێری ئەو مناڵەکەین لە دوو بوارە یەکێ بزانین ئایا ئەو مناڵە کێشەی ناودەمی هەیە بۆ نمونە مەڵاشووی کونە جوڵەی زمانی کەمە شەلل دەماخە ئەم شتانە ئەبێ دانە بەدانە فحس بکرێ ئەگەر ئەوە نەبێت ئەگەڕینە سەر ئەوە کە مەفهومی ئەو پیتە لە مشکی هەشتا دروست نەبووە بۆ نمونە ناڵێن گوێگرانە بەڵام ئەڵێن کێ بە تێ ئەبیسێ یان کە هەستی ناودەمی ئەو نەهستیارەکە زمان ئەباتە دووەوە بڵێ کێ حاڵەتێکی زۆر ناخۆش پی دەستاوەکەوە مەسەن درق ئاهات چەپڵە لای درک بەدەستەوە ئەچەقێبەیەەکە زمان کە بواتە دووەوە ئەو هەستەی پێیا مەجبورە نوکی زمانی بێتە پێشەوە بیڵێ یان کە مەسا مناڵە درەنگ فێر قسە بووە حاڵەتی بێبی تاکی پێڵەن قسەکردنەکی مناڵانەی هەیە بە نوکی زمان قساکە ئەبەم دانە بەدان ئەمانە بەڕسیکرێت بەڕسیکرێت کە بەڕسیکریا بەپێی ئەوە ئەمە تمرینیان پێ باشە دوو پرسیاری زۆر گرنگ هەیە نامێ بە سەرمانات تێپەڕێت تا کارماوە یەکەمیان ئەو باسیەوە کرێت مناڵی ئۆتیزم و ئەوانەی کە قسەیان دواکەوتۆ ئەوانیان ئەوانش کە ژیریان کەمە ئاسی ژیریان لاوازە بەڕاهێنان بەرەو باشی ئەبرێن ئایا ڕاهێنانەکە تا چەنە کاریگەری هەیە ئەمە یەک دووەمینیش ئەوترێ کاتێک بناڵەگە بین ئەڵێ و باوکیشی هەر درەنگ فێری قسە بووە ئەمە ڕاستە یاخود ئەمە وەکو بڵێ خۆ قایلکردنە بەوەی کە ئەم مناڵە گرفتین هەنێک جار هەیە ئێمە لەناو کۆمەڵگامانە بە دوای تاوانبارە ئەگەڕین ساو مناڵەکەتە دۆ ئەگەڕین بزانین لەناو ئایلایە کێ وایە ئەو کەم بە تاوانبار ئەوە شتێکی بەڕای من غەڵەتە چۆن ئەوە ناتوانانی مەسەن بنێن بەسەر ئەو کەسواتە مەرج نییە پەیوەندیان هەبێ باوکە مناڵەکە مەرج نییە کە ئەو دواکەوت بێ ئەمیش هەرە بێ دوا بکەوێت مەرج نییە ئەوە نییە هەیە مەساڵەن وراثە یا شتێ بەڵام مەرج نییە مەسەلەن ئەو شتە ئەبێ لە سەدا ببێت ورتر بڵێم تا چەند مناڵ قسەنەکە ئاساییە ئەگەر هیچ وشەیە تا چەند بۆ ئەوە کەوتمان مناڵ لە یەک ساڵیای دە وشاڵێت لە دو ساڵیە حدودی 50 بۆ 100 وشاڵێ ئێمە هەمیشە بۆ مناڵ تا بۆ 2.5 ساڵدا ئەنین ئەڵێتوانین بوەستین بڵێ تا 2.5 ساڵ ئەتوانین بوەستین دوای ئەوە ئێتە تۆزە ئەبێ فکری مەترسیەکەمان بەچی بزانین مناڵ بیستنی باشە بیستنیش ڕێژەی هەیە وەکوەزانی دروستە ئەوڵەن مناڵەکە لەدایکە ئەبێ بدایەتی فاسێکی بیستن بات ئەوە لێرە ناکرێ بەداخەوە بەڵێ ئەوە ئەبێ بکات ئەگەر نێشی کرد ئێمە بە دەنگهایەکی تایبەت گوێ ئەو مناڵە تحریکەکەی بزان ئەبیلا ئاکاتیان بڵێ یا مەسەلەن بۆ منە ئێمە دین کاغەزەکە نێنە بەردەممان پیتەکان بە سووکی هێواشی ئەیڵین بۆ منە ئەوە هێواشەوە شەڵم زای مناڵەت تکراریەکاتەوە ئەیڵێتەوە ئەگەر وتیەوە هیچەوە گوێچکەی سالمە ئەگەر نەیوتۆ پیاپیتەکانی بەغەڵەت بێت ئەوە تۆزە ئێمە ئەترسێنێ بۆکم ئایا کێشەیە خەلەل لە گوێچکە هەیە ئەوش ئەگەڕێتەوە بۆ بێ بڕات فاسێکی گوێ بکە کاگە گوێگران بێ یا سەمای بۆ دانیا زەڕیەکەن مناڵ هەیە کە ئەچێتە خوێندنگە اینجا هەستەکرێت کە ئاستی ژیری کەمە و باش لەوانەکان تێناگە ئەمانە بەڕاهێنان باشترەکرێن بەتاکید ئەمانە ئەوەن بە گروپێ پیانەڵەن ناتوانی لە فێربوون توانایی لە فێربوون هەیەە نە لە ژیری و زیرەکیە پێڵەن لێرنینگ دیزابلیتیان ناتوانی لە فێربوونایە ئەمانە ئاستی زیرەکیان باشە مشکیان باشە توانایی وەرگرتنیان زۆر باشە بەڵام لە خوێندن نووسینە کێشیان هەیە کە ئەوە بێن هەنێ تەمرین و ڕاهێنانهایەکی تایبەت بخوانێ بۆ نمونە بۆ نووسین ئەبێ لە ئاستێکۆ دەست پێکن تاگێ بۆ کە بیناسێتەوە پیتەکان چۆنە چۆن زۆربێ مناڵانە بۆ بڵێ بنووسە بابان وسەر نانا چۆن جێگای ئەو دوو نقطە تەشخیص نادا لەسەرۆ یا لە خوارۆیە ئەبێ ئەوانە کولەم پیان فێرکە یامسم بۆ خوێندنەوەکەی چۆن ئەبیستار و زۆر بەیانەکە کولەن پێویستان بۆ هەیە ڕێیەکیان پێ نیشان بێ بتوان ئەنجام دەستخۆش فەرزاد مەحموودیانی ڕاهێنەری نێودەوڵەتی بواری قسە و ڕاهێنانی مناڵ یەکمان پرسیارەکانی بەڕێستان زۆر بوو ئێمە داوا لەبوور دەکەین کە ڕەنگە نیوەشیمان وەڵام نەدابێتەوە لە بەرکەمی کاتەکە نەگەڕێمەوە لای هاوکارانم بەڵام بەڵێ ندەن کە لەم جۆرە بابەتە و لەم جۆرە گفتوگۆیە لە بەرنامەکانی داهاتوە زیاتر پەرەی پێبین و بەردەوام بین.